سەبارەت بە برینارەکانیش ئەلحەمدوللا ئەمشەو زۆربەیان چوونەتەوە ماڵەوە، 3 کەسیان لێرە ماون، ئەوانی ئینشاءڵڵا بەم زوانە دەبرێنە ماڵەوە ئینشاءڵڵا. بەڕاستی هەڵوێستی جەنابی کاک دکتۆر و هەموو سافی نەخۆشخانە و هەموو ئەیدارە و دکتۆرەکانی تر و ئەوە پەرستارەکان ئەنرخێنین لێرەوە بە ناوی هەموو ڕێکخراوی قرا ئەوە سوپاسیان دەکەین، دوعای خێرمان بۆیان هەیە. جەزاکم الله خێرا، جەزاهم الله خێرا. خی گەورە پاداشتیان باتەوە، خی گەورە بۆ ئێمە بێڵێ و لێرەوە بە خانەوادەکانیان ناڵێن ئەمە قەدەرێکی ئیلاهی بوو کە ڕوویدا و ئێمە وەکو بڕوادار ڕازین بە قەدەرەکانی خی گەورە و زۆر هەڵوێستی جوامێرانەمان لە خانەوادەکانیان بینی و لە تابیەکانمان بینی، ماشەڵڵا زۆر بە سەبرن، زۆر بە هیمەتن. ئێمەش داواکەین لە پەروەردگار بە زووترین کات هەمویان چاکبوونەوە شیفایان وەرگن ئینشاءڵڵا تعالی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.